میرەبان دەی پێیان بڵێ چی دروست دەبێ؟ ئافەرین ئافەرین دەبوو ئێستا کە پۆلی هەشت بە بەهۆی ئەوەی کە نابیستە و خام پێداویست تایبەتە لە پێشتر لە قوتابخانەیەکی تر بووە نەیانتوانیوە زیاتر بڵێن گرنگی پێ بدەن. سەر ئەوەی کە تێناگات و ناشتوانێت قسە بکە زۆر جار بە شێوەی نووسین ئێمە دەتوانین دەرسەکانی تێبگەین. هەڵمان خۆشمان دەوێت ئازاری کەس نادات زۆر میرەبانە هەروەکو ناوەکەی خۆی. چەند ساڵێکە میهرەبان لای ئێمە قوتابیەکی زیرەک، قوتابیەکی ژیر، قوتابیەکی عاقڵ دڵسۆز بەوەفا بۆ هاوڕێکانی بۆ قوتابخانە هەموو سیفاتێکی جوان لە قوتابیەدا دەبینین. داوا لە وەزیری تەندروستیش و وەزیری پەروەردەش دەکەن ئەگەر بێت و هاوکاریکی بکەن لەبەر ئەوەی قوتابیەکە توانای بەهرەیەکی باشی هەیە، توانای سەرکەوتنێکی باشی هەیە، لە پاشە ڕۆژدا چی زۆر باشی دێت چاوەڕە دەکرێت. 2 ساڵ پێش ئێستاکە بەهۆی ئەوەی کە سەماعەکەی هیچ کێشەیەکی نەبوو لە خوێندن زۆر باش بوو، ئاستەکەشی بەرز بوو، بەڵام ساڵێک دەبێت سەماعەکەی تێک چووە لە ئاستەکەی بڵێن ئاستەکەی دابەزیوە. ئێستا ئەگەر بتوانن کەسانی خێرخواز کەسانێک هاوکاری بکەن، ئەگەر بتوانێت ببیستێ من دڵنیام دەتوانێت قسە بکات. ئێستا میرەبان پێمان دەڵێ بە ئیشارەت چۆن سووڕی ئاو دروست دەبێت. باشە بابەگیان میرەبان دەی پێیان بڵێ ئافەرین چی دروست دەبێ؟ ئافەرین میهرەبان محەممەد لێرە لە قوتابخانەی دڵزار قوتابیە پۆلی چوارە، پۆلی چواری بنەڕەتیە، خاوەن پێداویستی تایبەتە، ماوەی 3 ساڵە لێرە قوتابیە، کێشەی هەم بیستن و هەم قسەکردنیشی هەیە. هەڵمان خۆشمان دەوێت ئازاری کەس نادات زۆر میرەبانە هەروەکو ناوەکەی خۆی. چەند ساڵێکە میهرەبان لای ئێمە قوتابیەکی زیرەک، قوتابیەکی ژیر، قوتابیەکی عاقڵ دڵسۆز بەوەفا بۆ هاوڕێکانی بۆ قوتابخانە هەموو سیفاتێکی جوان لە قوتابیەدا دەبینین. دەبوو ئێستا کە پۆلی هەشت بە بەهۆی ئەوەی کە نابیستە و خام پێداویست تایبەتە لە پێشتر لە قوتابخانەیەکی تر بووە نەیانتوانیوە زیاتر بڵێن گرنگی پێ بدەن. ئێستا بڵێن لە قوتابخانەی دڵزاری بنەڕەتیە لێرە مامۆستاکان زۆر پێوەماندوون، زۆر یارمەتیدەری ئێمن. میرەبان دێتەوە ماڵە وازبێک شتێکی هەبێ مامۆستاکان بە تێبینیەک لەسەر پارچە قاغەزێک بۆی دەنووسن. ئەم قوتابیە پێشتر لە چەند خوێندنگایەکی تر بووە، بەڵام دوایەتر هەناویانە بۆ قوتابخانەکەی ئێمە وەکو قوتابخانەی دڵزاری بنەڕەتی ئامادەی وەرگرتنمان بووە. 3 ساڵە ئەم قوتابیە لێرەدا دەرس دەخوێنن. هەواکە ساردا چڕ دەبێتەوە کە چڕ بۆەوە چی دروست دەکە؟ هەور دروست دەکە. لە کە چڕ بۆ هەور دروست دەبێ، هەور لە چی پێکاتوە لە دەنگکۆڵە ئاوی بچووک لەگەڵ تەپ و تۆز ئەو دەنگکۆڵە ئاو بچووکانە یەک دەگرن و دەبنە
دەنگۆڵە ئاوێکی گەورە کە هەورەکە ناتوانێت ڕای بگرێت و بە شێوەی باران دەکەوێتەوە سەر زەوی. میهرەبان وەکو خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی ماندووبوونێکی زۆری دەوێت تا لە بابەتێک حاڵی دەبێت، بەڵام ئێمە گوێمان بە ماندووبوون نەداوە، بە زیادەوە بارکی خۆمان هەساوین بۆ ئەوەی ئەویش بەردەوام بێ و ماندوو نەبێت و بەردەوام بێ لە خوێندنەکەی. 2 ساڵ پێش ئێستاکە بۆ بەهۆی ئەوەی کە سەماعەکەی هیچ کێشەیەکی نەبوو لە خوێندن زۆر باش بوو، ئاستەکەشی بەرز بوو، بەڵام ساڵێک دەبێت سەماعەکەی تێک چووە لە ئاستەکەی بڵێن ئاستەکەی دابەزیوە. کاتێک لە شتێک تێناگە پێناسەکانی بۆ دیاری دەکەم تەلەبێکی زیرەکە ڕێکوپێکە دەستخەتی زۆر جوانە. ئێمە فێری هەموو شتێکمان کردو لەگە خۆمان قسەی فێر دەکەین، هێن ئێستا نیوەی ناوی تەلەبەکان دەزانێت هێندێک شت بخوێنێتەوە. بەڕاستی هەموو مامۆستاکان زۆر بە شێوازێکی تایبەت مامەڵی لەگەڵ دەکەن، سەر ئەوەی کە تێناگات و ناشتوانێت قسە بکات زۆر جار بە شێوەی نووسین ئێمە دەتوانین دەرسەکانی تێبگەین. ئەگەر هەر خۆشی تێنەگەیشت کە سوکاری ئاگادار دەکەینەوە، زۆر جار بە تایبەتی خوشکەکەی چەند جار تەلەفۆن دەکات بۆی بزانێ بابەتەکە چیان چۆنی تێبگەێنێ. دیارە پێشتر هەندێک لە خێرخوازان هاوکاریان کردبوو سەماعەیەکیان بۆ دانابوو، ئەم سەماعەیە پێویستی بە کولفەیەکە، کولفەکە دیارە بە خێزانەکان هەڵناسوڕێت. ئێستا ئەگەر بتوانن کەسانی خێرخواز کەسانێک هاوکاری بکەن، ئەگەر بتوانێت ببیستێ، من دڵنیام دەتوانێت قسە بکات. ئەم قوتابی ماوەیەکی زۆرە، ئەم ئامێرەی خراپ بوو، بۆی پێویستی باوەکەری هەیە. ئێمە وەکو قوتابخانەی دڵزاری نەڕەتی داوا لە وەزیری تەندروستیش و وەزیری پەروەردەش دەکەن ئەگەر بێت و هاوکاریکی بکەن لەبەر ئەوەی قوتابیەکە توانای بەهرەیەکی باشی هەیە، توانای سەرکەوتنێکی باشی هەیە، لە پاشە ڕۆژدا چی زۆر باشی لێ چاوەڕە دەکرێت.